پێشەکی بە خێراتنی بەڕێستانەکەم و پیرۆزبایی لەسەر جەم خوێنکارە خۆشەویستەکانەکەم بە تایبەتی ئەو خوێنکارانی کە کەمەکەی سەر ئاستی هەرێم و ئەو خوێنکارە خۆشویستانی شاری سلێمانی کە توانیان نمرەیەکی باش بەدەست بێنن بە تایبەتی خوێنکارانی یەکەم و دووەم و سێم و سەبارەت بە پەڵبگرتنی خوێنکاران ئێمە لەم ڕۆ خوێنکاران ئاگادارەکەینەوە کە سەردانی قوتابخانە و خوێندنگاکانی خۆیان بکەن بۆ وەرگرتنی فەرمی پەڵب و ئەو خوێنکاری کە پەڵپەگرێ ئەتوانێت بە زووترین کاپچێتە لای کارگیاری خوێندنگاکەی لە چی بابەتێکا پەڵگەگرێتتر بابەتێکە دوانە سییانە توانە پەڵپی خۆی بگرێ و ئەم پەڵبگرتنە بۆ خوێنکارە دەرەکیەکانش هەر هەمان شێوەیە ئەو خوێنکارانی کە لایمە خوێنکاری دەرەچین ئەتوانن لەم ڕۆ سەردانمان بکەن بۆ پڕکردنەوەی فۆرمی پەڵپەکان و لەم ڕۆ بەرداوامە بێ هەتا ڕۆژی یەکشەمە کۆتا ڕۆژەکە تا سەعات یەک ئێمە پەڵپەکان وەرەگرینەوە ڕۆژی دووشەمای نێرینەوە بۆ گشتێک و ڕۆژی دوی مانگ پەڵپەکان لە کۆنتترۆلە بێ و تەمە ناکەمە خوێنکارانی کە پەڵپەگرن سووتی لێ ببینینەوەسە و هە لێرە شۆ لە ڕێگەی بەرەسانە خوێنکارە خۆشەویستەکانە گادارەکەنەوە لێستاوە ئامادەکاری خۆیان بکەن بۆ خولی دووەم لە دوای ئەوەی کە جژنی قوربان تاوا بوو لە پێما بەپێ ئەو خشتەی کە لە ئەزمونونەکان و بۆمانیت خولی دووەم لە 28 دەست پێکاو بۆ خشتەی کە هەیە ڕۆژانە یەک بە دوای یەکە تاقیکردنەوەکان ئەنجام دەوت هیوا سەکەوتن بۆ سەررجەم خوێنگان سوپاسیش بوویەوە.